خولی تۆپی پێی پلە دووەکانی کفری کۆتایی هاتوو. تیپی هیرۆتوانی ببێتە پاڵەوانی خولەکە و لەگەڵ تیپی کوردستان توانیان سەرکەون بۆ ڕیزی تیپی پلەیەکانی قەزاکە. سوپاس بۆ خۆی گەورە لە تیپ لە دووە سەرکەوتین بۆ تیپی پلێک و بدوەڕان سەرکەوتین بۆ پلێک ئینشاءڵڵا لە پلێکیش بەم شێوە بەرداوامەین و بەم شێوە بەرداوامەین پشت بەخوا بەبێ دۆڕان سەرکەوتین بۆ پلێک پێگونجان و دڵسۆزی ئەرزانەکانەوە سلمێنێک کە ئێمە سەرکەوتین بۆ پلێک و پشت بەخۆی گەورە لە پلێک ئاستێک باشتر پێشکەشەکەین و لە پلێکیش بمێنەوە بۆ نازناوەکەش وڵاتین پشت بەخۆی گەورە. ئێمە وەکو لیژنەی تیپە ملیەکانی کفری هەسان بەکردنەوەی خولی پلەدووەکانی شاری کفری کە ساڵانە ئەنجام ئەدرێت خولێکی فەرمیە حوتی بەشداری تێدا کردبوو تقریبا نێزگەی 20 ڕۆژی خایان خولەکە لە کۆتاییدا تیپی کورسان و تیپی هێرۆ سەرکردن بە خولی پلەیەکەکان ئەم ڕۆژیاری کۆتاییە لە نێوان ئەردوو تیپی کورسان و هێرۆ. هەروەها چەند خولێکی ترمانش کردو لەوانە جامی کفری خولی شەید ئاسۆ و هەروەها خولی جوانەمەرگ عەبدولوهابیش بڕێوە دوای ئەمەش خولی پلەیەکانی شاری کفری خولی ساڵانەیە خولی فەرمی ئەویش دەست پێ دەگەن لە چەند ڕۆژی داهاتووە. ئێمە وەکو لیژنەی تیپە ملیەکانی شاری کفری کەناڵی گەلی کوردستان تاکە کەناڵە لە زۆربەی یاریەکان و زۆربەی خولەکانە کە ڕۆماڵی یاریەکانی کردووە هەروەها ئامادەیان تیا بووە لە یاریەکانە. خولی تۆپی پێی پلەدووەکانی کفری بە هاوکاری نووسینگەی لاهور شێخ جەنگی هاوسەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان و ئارام قادر خەبات لە پسراوی بۆردی وەرزش و لاوانی یەکێتی نیشتمانی کوردستان ئەنجام دراوە و یاریەکانی خولەکە بە شێوازی دوو جار دۆڕاندن بەڕێوە چووە. بە ناوی لیژنەی تیپە ملیەکانی کفریەوە دەستخۆشی بۆ ئێوەی بەڕێز ئێمڕۆ یاری کۆتایی خولی پلەدووەکان بوو ئینشاڵڵا بەردەوامە بین لە چالێکەکانمان بۆی هەفتەی داهاتوو خولی پلەیەکان شەکەینەوە لێرەوە ئەمەوێ دەستخۆشی لە نووسنگای کاک لاوەر بکەم و بەڕێز کاک ئارام سەرۆکی بۆردی لاوانی یەکێتی نیشتمانی کوردستان ئێمە بەردەوامی لە خولەکانمان لە چالێکەکەمان توانیمان چەند خوڵ بکەینەوە ئینشاڵڵا خولی پلەیەکانیش بەڕێوە ئینشاڵڵا لێرەوە دەستخۆشیانەکەم دووبارە. ئەم خولە ساڵانە ئەنجام دەدرێت و لە کۆتایی خولەکەشدا هەردوو تیپی هێرۆ کوردستان توانیان سەرکەون بۆ ڕیزی پلەیەکەکانی قەزاکە و لە یاری کۆتاییشدا خەڵات و دیاری بەسەر یاریزان و تیپە سەرکەوتووەکان و ناوبژیوان دابەشکرا کە ژمارەیەکی زۆری وەرزشکاران و گەنجان و لاوان ئامادەی یاری کۆتایی بوون. حەیدەر ئەحمەد کەناڵی گەلی کوردستان کفری.